کاتژمێر 11 شەوی ڕابردوو لە ڕێگای شەقامی بەغای کەرکووک لە گەڕێکی شەقامی باڵێن شەقامی بەغا لە شاری کەرکووک چەند چەکدارێکی نەناسراو تەقەیان کرد لە ئەفسەرێکی خانەنشینی وزارەتی پێشمەرگە بە ناوی مزەفەر حەمەتایرەوە بەداخەوە شەهید بوو هەر لەو کاتەیە لە نەفس کاتە دوای هەلەو کاتەوە دەستبەجێ بەرەبەراتی ئاسایش توانێتی مەفرەزەکانی ئاسایش بنێرێتە سەر شەقامەکە و لە لێکۆڵنەوە لەگەڵ و بەرپرسی لەگەڵ هاوڵاتیانە توانیمانە دەستنیشانی سیارەکە و شەخسەکان بکەین دوای ئەوە بەسەرپەرشتی لیوا هەڵکەوت بەڕێوەبەری ئاسایشی کەرکووک مەفرەزەیەکی تەشکیل کرد بۆ لێکۆڵینەوە و دوابەداچوونی مەوزوعەکە توانیمان لە دوو کاتژمێرە دەستنیشانیان بکەین و شوێنەکانیان دەستنیشانکەین بە تەنسیق لەگەڵ بەرەبەراتی پۆلیسی کەرکووکە مەفارزەکانمان بە مشتەرەکی توانیمان دەستگیری تاوانبارەکان بکەین دوای چەند سەعاتێکی زۆر کەم دوای ئەوە لە لێکۆڵینەوە دوانیان نا بە تاوانەکەیانە ڕادستی نەهێشتنی تاوان کریان لەلایەن ئێمەوە.